ئەم کاتۆ هەموو کاتێکی ژیانتان باش ئازیزان و خۆشەویستانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشەویستان هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ئەمڕۆی دووشەممە و سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نۆتشا، بڕینەوەی قاچی کۆڵبەرێکی خەڵکی پیرانشار، سەپاندنی سزای زیندان بەسەر عەبدوڵڵا حەمزە لە سەقز، ئەشکەنجەدانی شێرکۆ حیجازی لە گرتوخانەی ئیطلاعاتی سنا، ناڕوونی چارەنووسی دوو ئەندامی بەندکراوی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان، کۆبوونەوەی کرێکارانی سەنعەتی نۆت لە باشووری ئێران، گیانەدەستان و برینداربوونی چوار کرێکار لە ساوا ئەردستان و فەردیسی کەرەج و گیانەدەستانی سێ سوختبەر و 6 هاوڵاتی لە دوو ڕووداوی هاتوچوو. دەستپێکی هەواڵەکان. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نۆتشا، ڕەحمان جەمشیدی کۆڵبەری خەڵکی گوندی نەرووی و دانیشتووی شاری پاوە بە تەقەی هێزەکانی هەنگی مەرزی لە سنووری نۆتشا بریندار بوو. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی یەکشەممە 9 ڕێزبەری 1402 ڕەحمان جەمشیدی بە تەقەی ڕاستەخۆی هێزەکانی هەنگی مەرزی لە ناوچەی سنووری نۆتشا نزیک سێ ڕێیانی شەهیدان مەلەندوو بریندار بوو. بە وتەی سەرچاوەیەکی ئاگادار هێزەکانی ڕژیم کاتێک تەقیان لەو کۆڵبەرە کردووە کە هیچ کۆڵێکی پێ نەبووە، جێگەی ئاماژەیەکە ناوبراو بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانە کراوە. بڕینەوەی قاچی کۆڵبەرێکی خەڵکی پیرانشار، کۆڵبەرێکی خەڵکی پیرانشار بە ناوی ئەرسەلان سەفیاری خەڵکی گوندی گەسکەسەک کە بەهۆی تەقینەوەی مین بە سەختی بریندار ببوو قاچێکی لە ئەژنەوە بڕاوەتەوە و کەم ئەندام بووە. بە پێی زانیاریەکان ئەرسەلان سەفیاری ڕۆژی هەینی حوتی ڕەزبەر لە سنووری نێوان ئێران و هەرێمی کوردستان بەهۆی تەقینەوەی مین بریندار و ڕاگوێزی نەخۆشخانەی چۆممان کرا. ناوبراو ڕۆژی شەممە بەهۆی قورسی بینەکەی ڕاگوێزی نەخۆشخانەی تایبەتی هەولێر کرا و لەوێ قاچێکی لەلایەن پزیشکانی پسپۆڕەوە بڕایەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر عەبدوڵڵا حەمزە لە سەقز. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا عەبدوڵڵا حەمزە هاوڵاتی خەڵکی سەقز لەلایەن لقی یەکی دادگای ئینقلابی ئەو شارە بە سەرۆکایەتی دادوەر مەسعود حاجیزادە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نیارەکانی ڕژیم سزای 1 ساڵ بەندکرانی بەسەردا سەپا. عەبدوڵڵا حەمزە ڕۆژی شەممە 20 جوێزەردانی ئەمساڵ لەلایەن ئیدارەی ئیطلاعاتی سەقزەوە بەبێ نواندنی هیچ جۆرە بەڵگەیەکی یاسایی و قەزایی دەست بەسەر کرابوو. ناوبراو پاش دەست بەسەرکران بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە لە شاری سنە گوازرایەوە و پاشتوو مانگ لێپرسینەوە بە دانانی بارمتە لە زیندان ئازاد کرا. ئەشکەنجەدانی شێرکۆ حیجازی لە گرتوخانەی ئیطلاعاتی سنە. شێرکۆ حیجازی بەرپرسی لیژنەی تۆپی پێی سەقز چەند ڕۆژ پاش دەست بەسەرکران بۆ گرتوخانەی ئیطلاعاتی سنا گوازرایەوە و بە مەبەستی ناچارکردنی بەدانپێدانانی زۆرە ملێ بە سەختی ئەشکەنجەدرا. شێرکۆ حیجازی نیوەڕۆی دووشەممە 20 خەرمانانی ئەمساڵ لە شەقامی شوهەدای سەقز و نزیک شوێنی کارەکەی بە لێدان و بێڕێزی لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە دەست بەسەرکرا. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لا دەست ڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکۆتن لەگەڵ بنەماڵە پێبەشکرا و کە سوکاری نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. ناڕوونی چارەنووسی دوو ئەندامی بەندکراوی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان. سەرەڕای تێپەڕبوونی 20 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکردنی کاوا کەریمیان و مادح خوشنەواز چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. ماوەیەک لەمەوبەر کۆبوونەوەی ساڵانەی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان لە دەوروبەری ئەو شارە بەڕێوەچوو، بەڵام هێزە ئەمنیەکان هێرشیان کردە سەریان و وێڕای دەست بەسەرکردنی 31 کەس کۆبوونەوەکەیان تێکدا. 29 ئەندامی ئەو ڕێکخراوەیە هەمان ڕۆژ ئازادکران و تەنیا 2 کەسیان بەناوەکانی کاوا کەریمیان و مادح خوشنەواز لە گرتوخانەی ئیطلاعاتی مەریواندا ماونەتەوە. بنەماڵی ئەو دوو چالاکە مەدەنیە نیگەرانی دۆخی تەندروستی ڕۆڵەکانیان و هیچ هەوڵی ببورن هیچ هەواڵێکیان تا ئێستا پێنەدراوە. ئەمە لە حاڵێکدایەکە ژینگە پارێزان ئەرکیان تەنیا پاراستنی سروشت و ژینگەی زاگرۆست بووە و بەندکرانیان نایاساییە و ئەبێ بە زووترین کات ئازاد بکرێن. ئاگردانی مێرگ و دارستانی چیاکانی بێستون و پراو
بەپێی هەواڵی گەیشت و ماوەی 3 ڕۆژە بەرزایەکانی چیای بێستون و پراو لە ئاگردا دەسووتێن و بەهۆی سەختی و هەورازی شوێنەکە کەس ناتوانێت بیکوژێنێتەوە. بەوەتەی هاوڵاتیان ئەو ناوچەیە پڕە لە ئاژەڵی کێوی و بوونەوەری ناوازە، بەڵام بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێکیان پێنەداوە و ماوەی 3 ڕۆژە مێرگ و دارستانەکان لە ئاگری دوژمنانی ژینگەدا دەسووتێت. بەپێی زانیاریەکان سەختی شوێنەکە ڕێگەی نەداوە ژینگە پارێزان خۆیان بگەێنە ناوچەکە و ئاگرەکە تەشەنەی کردووە. کۆبوونەوەی کرێکارانی سەنعەتی نەوت لە باشووری ئێران. ڕۆژی یەکشەممە 9 ڕێزبەر کرێکارانی ناوچە نەوتیەکانی باشووری ئێران دژ بە دۆخی خراپی مەئیشات کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، پێدانی پاداش و سەنەواتی ساڵانی پێشوو، دابینکردنی ئیمکاناتی ڕێفاهی و ئەمنیەتی پیشەیی بوون. کرێکاران ڕۆژی ڕابردوو بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان لە بەردەم بلوکی 2 ساختمانی 5 بەڕێوەبەرایەتی شرکەتی نەوت لە شاری ئاهواز کۆبوونەوە و خوازیاری بایەخدان بە کێشە و گرفتەکانیان بوون. گیانەدەستان و برینداربوونی 4 کرێکار لە ساوا، ئەردستان و فەردیسی کەرەج. لە ڕۆژانی ڕابردوودا 2 کرێکار لە کارخانەی توانەوەی ئاسنی شارۆچکەی سەنعەتی کاوە و کارخانەی فولادی ئەردستان و کرێکارێکی بیناسازی لە فەردیسی کەرەج بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کارگیانیان لەدەستا و کرێکارێکی دیکەش بە سەختی بریندار بوو. بەپێی راپۆرتەکان لە کارخانەی توانەوەی ئاسن لە شارۆچکەی سەنعەتی کاوە تەقینەوە ڕوویداوە و بەهۆیەوە 2 کرێکار بە سەختی بریندار بوون کە یەکێکیان بەهۆی سەختی برینەکانیەوە گیانی لەدەستا. لە ڕووداوی دووهەمدا کرێکارێکی کارخانەی فولادی ئەردستان بە ناوی سەعید مەلەکی تەمەن 45 ساڵ و خێزاندار بەهۆی گیر خواردن لە نێو ئاواری نەقالەدا گیانی لەدەستداوە. هەروەها لە ڕووداوی سێهەمدا کرێکارێکی بیناسازی لە شارۆچکەی فەردیسی کەرەج بەهۆی بەربوونەوە بۆ نێو چاڵی ئاسانسۆر دەست بەجێ گیانی لەدەستداوە. گیانەدەستانی 3 سوختبەر و 6 هاوڵاتی لە 2 ڕووداوی هاتووچوو. ڕۆژانی شەمە و یەکشەمە 8 و 9 ڕێزبەر لە 2 ڕووداوی هاتووچوو لە میحوەرەکانی سەراوان و خاش 3 سوختبەر و 6 هاوڵاتی دیکە گیانیان لەدەستەوە و منداڵێکیش بریندار بوو. ڕۆژی شەمە بەهۆی پێکدادانی 2 ئۆتۆمبیل لە میحوەری جالق بۆ سەراوان 2 سوختبەر و 6 هاوڵاتی گیانیان لەدەستەوە و منداڵێکیش بریندار بوو. ناسناو یەکێک لە قوربانیەکان مەسعود محەممەدزادە و دانیشتووی شاری جالق ڕاگەنراوە. لە ڕووداوی دووهەمدا بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمبیلی سوختبەرێک لە میحوەری خاش سەرنشینەکەی بە ناوی مەجید باران زەهی خەڵکی زاهێدان دەست بەجێ گیانی لەدەستداوە. لەسەر کاردەرکردنی چالاکێکی سنفی فەرهەنگیان لە تاران. لە درێژەی شەپۆلی سەرکوتی معلێمانی قوتابخانە و مامۆستایانی زانکۆ لەلایەن حکوومەتەوە ڕۆژی ڕابردوو محەممەد دارێکش چالاکی سنفی فەرهەنگیانی ئێران و مامۆستای زانکۆی تاران لەلایەن دەستەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئاموزش و پەروەرش لە سەرکارەکەی دەرکرا. محەممەد دارێکش لە خۆشناوترین معلمانی پارێزگای تاران بووە و ماوەی 6 ساڵ پێشینەی کاری هەیە. ناوبراو هاوکات مامۆستای زانکۆی تاران بووە و پێشتر لەلایەن حراست و کومیتەی ئینزباتی زانکۆوە پەروەندەسازی بۆ کرابوو. بەپێی زانیاریەکان حراسەتی زانکۆی تاران داوای هاوکاری لەو چالاکە سنفی و مامۆستای کۆمەڵناسیە کردبوو، بەڵام بەهۆی ئەوەی ڕازی بە هاوکاری نەبووە هەڕەشیان لێکردبوو کە لە ئاموزش و پەروەرشیشدا دەری دەکەن. خۆپیشاندانی سەدان کەس لە ساڵڕۆژی گشتپرسی سربەخۆیی کاتالۆنیا. ڕۆژی یەکشەمە 9 ڕێزبەر سەدان دانیشتووی بارسلۆنای ئیسپانیا لە ڕێپێوانێکدا ساڵ ڕۆژی گشتپرسی سربەخۆیی ناوچەی کاتالۆنیایان لە ساڵی 2017 بەرز نرخاند. بەپێی راپۆرتەکان ڕێپێوانەکە کاژمێر 11 بەیانی یەکشەمە و پاش بانگەوازی ڕێکخراوە مەدەنیەکانی لایەنگری سربەخۆیی ناسراو بە کۆمەڵی نەتەوەیی کاتالۆنیا ڕێک خرابوو. خۆپیشاندەران و ئەو کەسانەی لەو ڕێپێوانەدا قسەیان کردووە بە مەبەستی ڕێزگرتن لەو کەسانەی 6 ساڵ لەوە پێش چوونەتە سەر سندوقەکانی دەنگدان. ئەو خۆپیشاندانەیان ڕێکخست و خوازیاری سربەخۆیی تەواوی ناوچەی کاتالۆنیا بوون ببورن.
جێگە ئاماژەیە کە گشتپرسی سربەخۆیی کاتەلۆنیا با دەستێوەردانی هێزە ئەمنیەکان توندوتیژی لێکەوتەوە و سەرۆکی سربەخۆخوازەکان واتە کارلۆس پۆچدمۆن وڵاتی بەجێ هێشت و هێشتا لە وڵاتی بێلژیکدایە. گێنەدەستانی دەپەنابەر لە نێو بارهەڵگرێکدا لە مێکزیک دوایین هەواڵمانە. ڕۆژی یەکشەمە نۆی ڕێزبەر داپەنابەری خەڵکی مێکزیک لە ڕووداوی هاتوچووی بارهەڵگرێکدا گیانیان لەدەستا و 25 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان ئەمە دووهەمین ڕووداوی لەو شێوەیە کە لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا لە ناوچەی چیاپاسی مێکزیک ڕوو ئەدات. لە ڕووداوەکەی ڕۆژی ڕابردوو داپەنابەر گیانیان لەدەستاوە و 25 کەسی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. جێگەی ئاماژەیەکە وڵاتی ئەمریکا لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ڕوبەڕووی گەورەترین قەیرانی پەنابەران لە سنوورەکانی باشووری ئەو وڵاتە بووە و بەهۆی درێژماوە بوونی قەیرانی ئابووری لە وڵاتانی ئەمریکای لاتین ڕەوەندی کۆچی پەنابەران بەردەوام ڕوولا زیادبووندایە. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکان پێشکەشتان کراس کاتۆساتێکی خۆش بۆ هەمولایەکتان.